سڵاتان لێبێ بەڕێزان، خۆشحاڵم لە بەرنامەیەکی ترا لەگەڵ بەشێک لە هاوڵاتیان قسە بکەم سەبارەت بە گرانتربوونی نرخی نان. چەند ڕۆژێکە نانی نانەواخانەکان لە 8 بەهزارەوە بووە بە 6 بەهزار. من دەبێ بۆم تەورە لەگەڵ بەشێک لە خاوەن نانەواخانەکان و بەشێک لە هاوڵاتیان لەسەر گرانتربوونی نان و نانەواخانەکانیش زەمان بۆ بکەم زانم چیمان پێڵێن فەرمون لەگەڵمانە. حکومەت ئەبێ ئەرچی سەرشانی خەڵک سووکە نەگاوە قورسیکە. هەر بە فەقیر باجەقیکە. ئەوەی برینی تێوە نەبێ نازانێ ئازاری برین چییە. ئەوەی برچی نەبێ نازانێ برچی چییە. کە ئێمە قوبوڵمان کرد هەموو شتێکمان بەرامبەرە. حکومەت یعنی مؤسسات، حکومەت یعنی خێڵەکی نا، جەماعەتێ مافیا هاتوونە ناوێ لە خوێنەوە حکومەت. لە نانەواخانەکانە نرخەکەی جاران 8 بەهزار بوو، ئێستا بووەتە 6. ئاخر بەهۆی گرانبوونی ئاردەکەیە ئاردەوەیە، بەهۆی گرانبوونی ئاردەوە نانەواخانەکانیش ناچارن لە 8 نانەوە معنی جاران 8 نان ئێستا 6 نان بەهزار. لە نانەواخانەکان باز لەوەکەن لە دەسەڵاتی ئەوان نییە، لەبەرەوەی نرخی ئاردەکە گران بووە، ئێمەش بۆیە وامان لێ کردو. ئێوە لە دەسەڵاتی وانی ئێستا چۆن بەنزینەکە گران بووە، بەنزینەکان لەوانە بە 650 مەقسەد ئێستانەکە بۆتە 900 بەنزین. ئەگە بە 800 بیدەنە بەنزیخانەکان مەقسەد بە 800 ئەوان بە 900 دەیفرۆشنێ دەبێت لە 300,000. ئەوەی کە باسەکرێ دەڵێن باش لەسەر ئار زیاد بووە، کە باش زیادی کرد مەجبورن ئاتفرۆشەکانیش بە گران دەیدەنە نانەواخانەکان. ئەین لە کۆتایی ئەو باجەی کە لەسەر ئاردەکە دانراوە ڕاستەخۆ بێ هاوڵاتی باجەکەی بدا لەسەر گیرفانی هاوڵاتیەکە. ئایا گرانتربوونی نرخی نان لە ئێستاە کە خەیرانێکی دارایی هەیە لە هەرێمی کوردستانە گونجاوە بۆ ئێستا؟ نەوەڵڵی گونجاو نیە، بەڕاستی ئەرچی سەرشانی خەڵکیان زۆر قورس کردووە، یعنی ڕۆژ بە ڕۆژ قورسە بێ زاد لە بەنزینەوە لە نانەوە ینی لە هەموو ڕۆیەکەەوە ڕۆژ بە ڕۆژ حکومەت ئەبێ ئەرچی سەرشانی خەڵک سووکە نەگاوە قورسیکە، ڕۆژ بە ڕۆژ وازی خەڵک ئاوا قورسکە و ژیان قورسکە. دەستبردن بۆ قوتی خەڵک کە نانە یەکێکە لە مەترسیەکان لە وڵاتەکە، ئەگەر وای لێ هات وڵاتێک دەست بۆ نرخی نان بەر واللهی بەڕاست بەڵێ مەترسی دروستەکە ئیتر ئەوە کۆتاییە وردە ئیتر هەڵێ گوریس لە باریشە پسەوە لە باریسە زوڵم لە ئەستوریس بەڵام زورم لە ئەستوریا پسەوە ئیتر خوای گەورە چیکە ئەوە هەڵی ناگرێ بەس حکومەتە وایە دەبێن وردە خەریکە بەشێکە بەڕانی خەریکە وای لێک وا لە ژانی خەڵکەکە خۆمان وڵاتی کوشت و کاڵەیە گەنمێکی زۆرەکرێت. ئەنی ئایب نییە ئێستا بە وڵاتی ئێمە نرخی دەست براوە بۆ نرخی نان بۆ گران. کاکە زانیسی وڵاتە بۆتە ینی بۆتە تجارەت، ئەم بۆمە بۆتە تجارەت زار ینی لە کۆمپانیاش بەسیتەوە لەم ینی لەم هەر مەسوولە مەسە کۆمپانیاشیان ئەوێشی هەیە معاملێشی هەیە بۆتە تجارەتە وڵاتە ئەوە زارێک کوردایەتی و هەر نەما ئەوە سیستەمێک نییە بۆ ئەوەی نرخەکانی ناو بازار جەید. هیچ سیستەمێک نییە، هیچ ئەوەیەک نییە. ئێستا بڕۆ لە دوکانە لەوانە لەو دوکانە لەوانە شتێک بە 1000 لە تەنیش لەوانە بە 1000 ڕوح بێت، لەو لاتر بە 1500 بێسەر هیچ کۆنتترۆلێک نییە، هەتا لە داخلبوونی شتەکانی هیچ کۆنتترۆلێک نییە. شت لە مەرزەوە داخلەکرێ بە قاسەق دێت ئەیدێنەوە خەڵکە تر ژەهرە ئەیخوا نایخواکەی بخۆێتی. وەڵڵی براکەم دەستیان خۆش بێ کە ئاوا شت گرانەکەن. بۆ نمونە لیترە بنزین بە 500 دینار بوو کردی بە ئەوە چوەتە 1000. بۆ کێشەی هەیە لەگەڵ نانە وەڵا برا دەستیان خۆش بێ حەزەکەم 4 نان بێ بە 1000. خەڵکەکە خۆی قابلیەوەیە هیچ ناڵێ، خەڵکەکە خۆی هیچ ناڵێ. ئەگەر خەڵکی ژاوە بێدەنگ بێت ئەکرێترەوەن لەسەری قورسکەیکەوە یعنی ئاوا کاریگەری لەسەر پێشتر هەروە هاتووە هەر ئەم حکومەتە شتێکی هەرزان کرد بێ وردە خۆی بەرەوگرانی ڕۆیوە. هیچ کێش دەستێکی لە پشت ئەمانە بە دەست خۆیان یعنیگە بەیانی بۆیانمونەگە بۆیان بکرێت لیترە بنزینەکەن بە 500 بەس نایکەن ئەم حکومەتە خۆی بەگرانی هاتووە هەر بەشی یعنی ئەیانێ و بەشی خۆیان لە قوتی میلەت بسێن. ئێستا خاوەن نانەواخانەکان ئەڵێن ئێمە لەدەست ئێمە نییە لەبەرەوەی ئێستا نرخی گاز و نرخی بڵێن ئەو ئاردەی کەیکڕین یەکجار گران بووە لە سەرمان، کە ئەمەش بەهۆی دانانی باژە لەسەر ئاردەکە. ئەنی حکومەت کە باجی داناوە یەکسەر لەسەر بێ گیرفانی هاوڵاتی بکەوێت. ئەمە ینی دانانی باش بەم شێوازە لەسەر هاوڵاتی قورس نین.
من پێم خۆشە یعنی حکوومەت یارمەتی فەقیر بە ئیسێ کابرا بۆی دەرنایەنێ دوێنە شەو من سەیری تەلەڤیزۆنم کرد ئەڵێ نانەکەمان ئەبێگە بیکەین بە 6 بیکەین بە 120 گرام بۆ نمونە ئەڵێ ساحب نانەوەیە ئەڵێ وەرە بیکێشە هیچ شتێکی سوپایە بۆ ئێمە ناگە تێگەی ئجا من پێم خۆشە ئێزمە سەرەن کابراکە 6 گرۆ بە 1000 بۆچی لۆ لە حکومە شتەکە لەسەر ئەم گرانەکە بە ئاردوشتەکەی لەسەر هەرزان کا بیاتێ کاراسانی بۆ خاوەن کارەکان بەڵێ پێشتر گازیانیانێ گازەکەیان بڕی خۆ بەخوا من لە نانەوە مێنەی شتێک بەس وەک باسیەکەم برایەکەم لە نانەوە بوو تێگەی وازیانی هەموو شتەکانیان بڕیون ئیسێ ئاردەکانیشان ئاردیشان لەسەر گران کردوون کرێ شاگر گرانە بێ کریا کارەبا گران هەمی گرانە بێ کاراسانی بکری باریان لەسەر خورسر بوو ئارەوەڵا ئەشەمبیلا برا زۆر شتەکە هەر ئەو نییە هەر نانەکە نییە هەر هەموو شتەکان هەمی گران بووە مەسەرەی نان لە هەموو سەردەمەکانە قوتی خەڵک بووە یعنی بۆ نمونە ئێستا من جلوبەرگیشم پێ نەوێت زۆر مشکلە نییە جلوبەرەکەم زۆر جوانە بێت چونکە کەمالیاتە جوانیە بەڵام نان خوتە لە هەموو سەردەمێکا گرنگترینشتەوە بۆ کە خەڵک قوتەکەی دەستکاری نەکە خەتا لە نانەواکەوە نییە کە گرانیکە خەتا لە حکومەتەوەی حکومەتەکە گەر ڕاستەکە فەردەی ئار بە 40,000 بۆی کا 20,000 بڵە بۆ تۆ بە 20,000 خەتا خۆشمان کشت و کاڵیە توانین ئەو خۆمانی چی وەڵا هەر بە کلاوە خەڵگەڕەوە هیچ دەورێکی نیە وڵاتی خۆمان ئەو هەموو گەنمە لە سروشتی وڵاتی کوردستانە هەیە ئەیبە نیە ئێستا ئێمە خۆمان بەرهەمی خۆمانمان کورێن نایکەن هیچی حکومەت یارمەتی خەڵک نایە بۆ نمونە یارمەتی خەڵک هیچ شتێ یارمەتی خەڵک نایە حکومەت بەس بۆ خۆیانە پارەکە پیاکەنی خەنە گیرفان و خۆیان بە شوڕوت یەکەن و تاو جەناب بەکو نانەوەخانێکە ئیشی هەویرکاریەکەی گرانتربوونی نرخی نان بۆچێ گەڕێتە ئەنی هۆکاری ڕئیسی چ وڵی چییە وڵی حکومت زانێ فەردی لە 30,000 بۆ 45,000 ماخۆرە ینی تقریبان 15,000 چۆتە سەر لات وڵی زۆر لەم کاتێ یعنی هیچ خێرومە هیچ دەرنێنیتەوە بۆ نمونە جەنابتان لە ڕۆژێکە چەند فەرد ئارد سەرفەکەین بۆی بە نزیکەی بزانین چەند زیاد 8 فەرد ئەنی 15,000 چۆتە سەر باڵ دەمە وڵی هیچی نەما هیچ نامێنێتەوە لەم کاتێ سۆدە هەیە خمرە هەیە غاز هەیە غاز لە 9,000 هەر هیچ تاو ئەگەر بۆ نمونە بڕیارێکدا بچێ باش لەسەر ئارد کەم بکرێتەوە ئەو ئاردە بێتەوە بۆ 30,000 ئێوە خۆڕاستە خۆتوان یەکسەر وەکو هەر شتێکی نەبازە سو ئاساوێتەوە کات ئەو کاتی کەشی شیوان نامێنێت تاو بەس لە 45,000 خێر و هیچی نییە شاگردیەوە شتێک هیچ نامێنێتەوە کاتە سابەس ئەگەر بیکەنەوە بە 25,000 حیبی نییە پیکەشن چی بکرێ باشە بەڕای تۆ بۆ نمونە بۆ ئەوی کاراسانی بۆ نانەوەخانەکانیش بکرێت کە ڕاستە خۆ قوتی خەڵکی دروستەکەن کە نان وڵی هەرزانێکەوە تاو ئارە وڵا هەرزانێکن تاو ڕاستە شێشنی تازە گران بووە بەس ئارەکە هەرزاکەن کەشی نامێنێت تاو هەرم داواکارەکەشتان قرس نییە بەس ئاردەکە بێنەوە بۆ نرخیاز هەر ئاردەکەی هیچی تر بەڕێزمە هۆکاری بەرزبوونەوەی سەردە ئاردە بەڵێ ئاردە نرخی لە نزیگەی لە 26,000 سابد و یەکەم جار بەڵێ لە 26,000 بوو بە 32,000 هەر فەردەی 28,000 بەڵێ دوای لە 32,000 بوو بە 34 لە 34 وردە تا هاتە سەر حالی حاضر 43,000 ئەگە 43,000 حساب بکەیت ئێستا بۆ من ئەم دوکانە کرێگەی بنێن دەکو نیوە باشە سێ گەزی شتیاکە 1,500 نانەکەین دەوەرە خۆ دابەشیکە لە زەرێرایە دەرینانێ بڵێ جگە لە ئاردەکە چی دیکەشتان لەسەر گران بوو وەکو ئێستا باسی نرخی گازە باشە علاگە لە 23,000 بۆ بە 45,000 دوو بەرامبەر زیاتریش بۆ نمونە سۆدە خمرە خوێ لە هەموو ڕوویەکەوە علاگە ئەوە هیتر هیچ نەما سەوەی کە هۆکارێکە ئەمێنێتەوە هۆکار زۆرە بۆ منە لە فەکانە بۆ نمونە ئەڵێن با لە فەکان نەڕوە بەردەوام ئیشەکە بکەین بەڵام تێک کە ساحب دوکان کەوتە زەرەرەوە ئامادەنیە زەرەر قوڵکە باشە ئەوترێت لە هەر وڵاتێکە کە دەست برا بۆ قوتی خەڵک کە نانێکێک لە شتانەکە قوتی خەڵکە ئەو وڵاتی تر بەرەو مەترسیە ڕوا جەنا بدۆکو هاوڵاتیەک چی من بێژەوە ئەوەش بڵێم لە هەموو وڵاتێکە یەکەم جار ژێرخانی ئابووریە کە دەستکاری هیچ ناکرێت لە ژێرخانی ئابووری کە هەر وڵاتێک کە تۆکمە بوو کە ئەو وڵاتی کە تایە یەکەم جار ژێرخانی ئابووریشی پتەودانێ دوای کێشە سەردەگانی تر چارەسەر دەکرێت بەڵام کە ژێرخانی ئابووری کە لە ڕووی خواردنەوە
جاری هەموو وڵاتێک شەرخانی خۆی ئابووری خۆی بۆ خۆی دەستەبەرەکە اینجا ڕەوانی دەرەوەیەکە یان ئەگەر بەشی خۆی نەکە بینکە اینجا بۆ خەڵکی بەڵێ بەڵام بەعکسە و لێرە هەموو شتێک شەوانەیە وڵاتی خۆمان وڵاتێکی کوشت و کاڵیە ئەو هەموو گەنمە لە وڵاتی خۆمان بەرەمێنرێت کە جوتیارەکان دەیانەوەی بینێن بۆ بەغداش بۆ وڵاتانی دیکەش ینی بۆچی ئێستا لای من بەو شێوازی هەمومان باشە زانین یعنی ئەو ئێستا دۆزە فام کاتەوە زانێ لێرەی کێشەمانەیە کێشەی سیاسەتی برسیکردنمانەیە ئەمەش چی هۆکارەکەی چییە؟ وڵاتێکی سیستەماتیکی نییە بەڵێ هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی هەر کەسە و ئەمڕۆ لە ڕێی حیزبەوە لە ڕێی هەر شتێکەوە بێ ئەچتە و پۆسی کە شایانی خۆی نییە لە ڕێی حیزبەکەیەوە دەسادێک کەسانی نەشیاو لە شوێنێکی زۆر خەتەرەدانێت بەڵێ کابرا سێرێکی سەرمایەکە دەڕێ کەسێکەوە بۆ بە سەرمایە بە ئارزوی خۆی نرخدانێ با نمونێکی تووکی کەشی بەڵم نانەکە کێشەی خۆراگە ڕۆژانەیە بەڵام ێستا گە دیقەتی بێ تەماتە لە 1500 بۆ بە 1500 بۆ 1550 خەیار بە هەمان شێوە لە هەموو خواردنەکانە خواردنێک گرانکی خەڵک چکە بە بەردەوامی خەڵک یەک نانەکە ڕێ هەموو بەیانێک بۆ نمونە شتێکی بەردەوامە نان دەبێت لەسەر سفرێ هەموو مەڵێکە هەبێ بەڵێ هۆکارەکەی ئەوەیە ناخۆ لە هەموو ڕێگە و قەیرانمانێ باشە گرانبوونی نرخینان مەترسی لەسەر ژیانی هاوڵاتی دروستەکە اینجا بەکێڵی بە من بە هاوڵاتیان ینی بەگشت هاوڵاتیان هاوڵاتی هەیە ئەگە هاوڵاتی بێن سەرنان بەرادەر باشە ئێستا ئەوکو ئەم کاکانە لە ناناوخانەکەم پرسیارم لێکردن دەڵێن لە دەست ئێمە نییە ئاردەکەیان لە 30,000 کردو بە 45,000 ینی باجی ینی باجیان خستۆتە سەر حکومەت باجی خستۆ سەر ئار ئەم باژە یەکسەر ناچێت سەر گیرفانی هاوڵاتی هەچی دەستکەس بێ زانی قوت و نان و کوشتی دیکە نییە ئەوکە جلوبەرگ نییە خەڵگە توانان جلوبەرگێکی زۆر جوانیش نەبێ کاتە بەر بەزدان پێویستی ڕۆژانێ ئەوەی برینی پیۆ نەبێ نازانێ ئازاری برین چییە ئەوەی برسی نەبێ نازانێ برسی چییە وڵای ئێمەش چارمانە مەگەی ئێمەش گرانیکەین ئێوە مەطعەمتان مەطعەمە بۆ ئێمە دەرینێنێت ئێمە مێش گرانیکەین ڕاستەخۆ کاریگەری هەیە بۆ سەر هەموو هەڵا هەم فەرقی هەیە زۆرش حەنەگنان هەموو شتێکران بووە هەمووکو خاوەن مەطعەمێکی قسەت کرد ئەوکو هاوڵاتی لەسەر هاوڵاتی گران نییە سەجەز براوە بۆ خوتەکەی کە گرانیە چۆن گرانیەکە تۆ مەعیشەت نەبێت چۆن گرانیە کار و کەسابەتەکە نییە کار و کەسابەت نەبوو وەڵا گرانە قورسە لەسەر بێ ئەوترێ لە هەر وڵاتێک دەست برا بۆ قوتەکەی دەست برا بۆ نان ئەو وڵاتە لە ژێر مەترسی گرانیایە ئێستا لێرە کەوتونێتەوە مەترسیەوە کەوتوین بەس کەس گوێی نایەتێ هەر ڕایەکیش چی بکرێ باشە وەڵای بێ حکومەت شتێ بکاینا بە هاوڵاتی هیچ ناکرێت چیەکرێت وڵاتی خۆمان وڵاتێکی کوشت و کاڵیە گەنمێکی زۆر جوتیارەکەم بەرهەمێنێن ئەی بە نییە بە وڵاتی خۆمانی ئێستا دەست براوە بۆ نان نرخینان گرانکرا بۆ خۆمان نیە هیچ شتێکمان بۆ خۆمان نییە هەمی بۆ دەرەوە چێت بەنزینەکە بە مەزینەکە بۆ خۆمانە هەڕوا بۆ جنوب نانە هەرە چێ بۆ جنوب ئاردا چێ بۆ جنوب هەمی چی بۆ سەکانی خۆمان خزمەتی شوێنی دیکەی پێگرێ بەس بۆ خۆمان بۆ خۆمان گرانە بۆ خەڵک گەرزانە والات ئەوەی کە نانەوەخانەکان باسییان کروتیان لە دەست ئێمە نییە ئاردیان لە 30,000 کردەوە بە 40 بۆ 45,000 بۆیە نرخەکە گران بەڵێ ئەم باج خستنە سەر کەلوپەلی هاوردەیە ڕاستەخۆ نابێ هاوڵاتی باجەکەی بەوەکو ئێستا بین ئێوە تا بدایەتی ئەوە نییە منجاران هەژنان مەکڕیسە شەژنانەکڕم من نەماوە باچ ئەو بەرپرسانەی کە خەریکی ئەمەن بیر لەوە ناکەن و ینی نازان ئەمە ڕاستەوخۆ ئەبێ خەڵک باجەکەی بدا ئەم گرانیە جا بیری کردات وای لەو خەڵکە ناکرد بیر ناکەن بیری چی گوێ پێ ناوە خەتای خەڵکشە کە ئێمە قوبڵمان کرد هەموو شتێکمان بەرامبەرەکەن ئەوترێت لە هەر وڵاتێک ئەگەر دەست برا بۆ قوتی خەڵک یاخود نان ئەو وڵاتە لە ژێر مەترسی گرانیایە ئێستا بەداخەوە چەند ڕۆژێکە لە زۆربەی نانەواکان نرخی نان گرانتر بووە لە 8 بازار و بۆ 6 بازار هەرچەندە هەندێک لە نانەواکان بە شێوازی کاتی وتوانێم هێشتا هەر 8 دەین بە هزار بەڵام زۆرینیان 6 بازارە ئەمە مەترسی لای هاوڵاتیان دروست کردووە کە پێداویستەکانی تریشان ڕۆژانە زیاتر لەسەر گران بێت ئێمە لەسەر ئەم تەوەرەیە بەردەوامە بین زیاتر هاوڵاتی وەرەگرین بەڵام ناوبڕێک وەرەگرین و گەڕینە وڵاتی بەڕێزان لە دوای ناوبڕەکەەوە سڵاوتان لێبێ من دەمەوێت لەسەر گرانتربوونی قوتی خەڵک کەنانە
لە 8,000 بۆ بە 6,000 لەگەڵ بەشێک لە هاوڵاتیان و هەندێک لە نانەوەخانەکان قسە بکەم زانم تا چەند ئەمە مەترسی لەسەر ژیانی خەڵک دروست دەکات هۆکاری گرانبوونی نرخی ئارد بۆچی ئەگەڕێتەوە چۆن ئەو کەسەی کە بڕیاری داوە نرخی ئارد باجی لەسەردامنێن بیری لەوە نەکردوتەوە کەوا ئەمە ڕاستەوخۆ بێ فەقیر و هەژارەکە باجی بدا لەسەرم بابەتە زیاتر لەگەڵ هاوڵاتیانە قسەکەم ئێوەش لەگەڵمان حکومت ئەبێ ئەرچی سەرشانی خەڵک سووکە نەگاوە قورسیکە هەر بە فەقیر باجەکەی بە ئەوەی برینی کیۆ نەبێ نازانێ ئازاری برین چییە ئەوەی برچی نەبێ نازانێ برچی چییە کە ئێمە قوبڵمان کرد هەموو شتێکمان بەرامبەرە حکومت یعنی مؤسسات حکومت یعنی خێڵەکی نا جەماعەتێ مافیا هاتوونە ناوێ لە خوێن ناوە حکومت نانە کڕیوت بەم تازەیە بەڵێ چەندت کڕیوە بازە وەڵای دوێنێ هەشتیم گەڕیم ڕۆژ شەش ئەمڕۆ بوو بەشە بەڵێ ئەوترێ لە هەر وڵاتێکە دەست برا بۆ قوتی خەڵک کە نانە کە خواردنی گەورە و بچووک و فەقیرە ئەو وڵاتە لە ژێر مەترسی گرانیایە ئێستا ئێمە کەوتونیتەوە مەترسی هەڵا هەشتا ماومانە ماومانە بەڵێ چۆنیانی هەڵا لەبەرەوەی کە میلەتە بۆ خۆی بێدەنگ کڕکەوتووە بێدەنگی وای کردو ئێمە ئەو هەموو شتەمان لەسەر گران ئای تەبعان کەس قسە ناکەو ئەوانش بارەزوی خۆیان شت گرانەکەن لە بازارە بەشێک لە نانەوەخانەکان باز لەوەکەن باجیان لەسەر ئارداناوە فەردەی ئارد کە ئێمە ڕۆژانە بەکارێنین لە 30,000 بۆ بە 45 معنی من بەجەناب دەڵێم تۆ بڵێ ئەو سەرکردەیەی کە دەستی هەبوو لە گرانکردنی ئەم قوتەیە بیری لەوە نەکرد بێتەوە کە ئەم بڕیاری کە ئەوەیدا کرێکار و خەڵکی فەقیر و هەژار لە بازارا بباجەکەی کرێکار و فەقیر و هەژار باجەکەیە بەڵام خەتای خۆشمانی تایە خەڵق بێدەنگە بێدەنگی وای کردووە وام بەسەر بەڵێ بێدەنگی وای میلەتی خۆمان کەیەوە بێدەنگ بووە ئەو هەمووە وڵاتە زلیێزە کە بە بەردەوامی داگیرکاری وڵاتیەمایان کرد و خەڵکی خۆمان بێدەنگ نەبوو ئێستا بۆ ئایلات آخر براکەم ئەزانی چۆنە خەڵق کە بێدەنگە کابرا هاو زمانی خۆتە عەرەبێک نییە بێت حکومە لەسەر بکە ئینگلیزێک نییە بێت حکومە لەسەر بکە کابرا هاو زمانی خۆتە خۆمان وا لە خۆمان نەکەین خۆ ناچی کابرا بەعسیەک بێنیتەوە بیکەیتەوە بە حاکمی خۆت و ئەیبە نییە خۆمان حاکمی خۆمانی ئێستا ئاوایە وەزاکە زانین چۆنە خۆی ڕاستە شتەکە گران بووە بەڵام لەسەرێکی شۆگەڕێتەوە بۆ وڵاتانی دراوسێ براکەم بەڵێ تۆ چادەوەرە دوژمنتە ئەوان بارەزوی خۆیان باجێخەنە سەر ڕسماتێخەنە سەر گومرجێخەنە سەر لە وڵاتی خۆیان نەکەی بەم دیوە ئەمانیش لێرە مەجبورن گرانیکەن بەخێنم سەر چامرا مامە سڵاوت لێبێ سڵاو لە تۆ قوربانێ بم تازەیە چوینان بکڕین وەڵای من جارێ پێشەکی گلەیەکم لێتانەیە نەک لە کەناڵی پێیان بتاوێ هەمویان دەمەکەن وەڵان حکوومەت بابا حکوومەت ئەگە بزانم معنای حکوومەت یعنی مؤسسات حکوومەت یعنی خێڵەکی نا جەماعەتێ مافیا هاتوونە ناوێ لە خوێن ناوە حکوومەت باوکەکەم سەدام حوسێن فەردەیە ئاردی ئەگەیشتە بەغا من لە بەغاژیەوەم لە دایرەی بەغاداوام 9 ڕوبعی لەسەر عێراق کەوت ئەیا بە 3 دینارونی و کوڕەکەم یعنی ڕوبعی لەوە کوڕی من شەکری بۆیە هات بە 13 دینار و شتێک بە خەڵکییا بە 7 دینار کوڕەکەم بابە ئەمانە گوناحی داواتان لێکم ڕاگەدن بەس بڵێن حکوومەت ئەمە دوو بنە ماڵی خێڵە چین کوڕەکەم ئەمە تا جانتیان کۆ کردوتی شەڵە سەر ڕاکردن بە حەول و قوتی خوا بە حەول و قوتی خوا لەسەر ڕاکردن ترسیانەیە لەوەی ترسیانەیە با پێ بڵێم ئەوەی تاالبان کەڕویا لە ئەفغانستان لەو شوێنانەی کە ئەمریکای تیا لەمووی ڕۆیە چونکە ئەمریکای تە لە مەولا کوڕی خۆی ناکە بە قوربانی کچی خەڵک 20 ساڵ ئەفغانی هێنا و بردی و ئەم هەمووی لیا بە کورت ملار لە ماوەی 11 ڕۆژە حکوومەتێک کابراایەک بە تاپڕێکە بچێت دەبابە لە کابرا بسێنێ معنای ئەوەی ئەمریکا بۆی دەرکەوت ئەوترێ ئەفغانستان لە ڕووی گەندەڵیەوە حکوومەتەکەی زۆر هاوشێوەی عێراق وەرەمی کوردستان بابەجیان ئەفغانستان ئەگەر هەر شتێک بێ وەرە تۆ لەوانەیە بزانی ئیقتصادی ئەفغانستان چییە کاکە جاران بە تریا گەژن ساڵی 6,000 تن مادی مخدریان درو ئێستا ئەوەش نەماوایاننا وەرە بەس پێم بڵێ ئەفغانستان لە ڕووی ئیقتصادیەوە بە چیوە ئەژی ها یعنی وڵاتێکە بەڵێ ڕاستە ئیسلامێکی حەقیقیە ڕاستن بەڵام کاکە
ناژی بەڕێستایی ناژی تو ئەمڕۆ بتێنێت ئێستا وڵاتی خۆمان دەوڵەمەە بە زۆر شت بۆ نمونە بە ئەو هەموو نەوت و گاز و خاکەی کەمان باوکی من تۆ ئەڵێ ئەم میلەتە ئەم برایە فەرمی میلەت خەتای میلەتیشە ئەندامێکی من ئەڵێم یەکێتی سێ ڕبعیان چونکە من پێشمەرگاتی ئەزانسی کابرای لاو وتی دەنگمان پێ نان بەو قۆنەرەوە ئێمە چەکمانەیە ئێمە لەسەر حکومەتین کاکە دەنگان ئەلێ ڕاپەڕین چەند گەنجیان کوشت دیموکراسی کە باسەکرێت ئەوە بەس تەلەڤیزۆنە کوڕی من ئەوە بەس تەلەڤیزۆنە ئەعلامە لە ڕووی واقع وانی نییە باوکەجیان ئێستا تاڵەبان بە عەلەنی وتی ئێمە حکومەتێ تەشکیلەکەین بەس دیموکراتێتی تیانی عەلەنی وتی شەرمی لە کەس نەکرد بانی هەموو سیاسەکانی کابوڵی کرد تێمە حکومەت تەشکیلەکەین بەس باسی دیموکراتیت مەکرد مامە لە سەرەتای قسەکان باسیەوەت کرد کاتی خۆی حکومەتی بەعەز بەو شێوازەی کەوتت ئاردی لە وڵاتانی ترەکڕی بە گرانتر و دوای بە نرخێکی هەرزانەیدا بە هاوڵاتیانی خۆی باشە حکومەتێکی وەکو بەعەز کە ئیتوانی بەم شێوازە خزمەتی خەڵکەکەی بکات خەڵکی ئێمە بۆچی شۆڕشی کرد لە پێناوچیا شۆڕشی کرد کە ئەو هەموو هەرزانی و ئەو هەمە بابڵین بۆ خۆشگوزارانێکی زیاتر نەیەکرد بۆ شتێکی باشتر لەوە نەیەکرد ئێمە کە شۆڕشمان کرد نەمانزانی شۆڕش یعنی چی فەرمو مەلا مستەفا شۆڕشی کرد 15 ساڵ ناوی لێنا ئەیلول وایەننا شائیشی پێنەما چەکەی لێ کرد یاڵە بۆ دەرەوە ئەبە من شۆڕش نییە شۆڕش فکرێتیەوێ ئەم هەموو گەنجە و عالەمی بە کوژا دوای ئەش بەتاڵێکی کرد شۆڕشیشان نازانین شۆڕشی حەقیقی دارێ شۆڕشیش نازانین بڵێ کابرای خوێنەوارەیە ئاغایە کە دەرەبەجێک ئەم لاولا لە یەک چاکسازی لە باڵاکانە ئەمەی قوبا تاڵەوانی کە کردوێتی ئەڵێ 113 میلیارد دینار گەڕاوەتەوە باشە ئێمە ئەم 113 میلیارە بێ لە سین ئەم شتە ڕووبان نەک لە کوردستان لە سێ شارە لە گەندەڵی لە هی پلە باڵاکانە 113 میلیارد دینار ئەگەڕێتەوە بۆ بۆچێ حکومەت ساڵیش خورابێ ئەوە هەر باسی ئەوە مەکە کوڕی من خریجی حەفتا حەوتم باشە کابراایکی من خریجی حەفتا حەوتم ئێستا 980 مێنێ لە 980ەکەش 700 مایەتێ باشە کوڕی من کابرایەک نەخوێنەوارە ئەمە ببلێ عەقید و ڕای لەگەڵ منە لەو لاوەستاوە 1,200,000 1,400,000 وەرەگرێت ڕەفیقی من کە لە بەغا بەیەکەوە تەقەڕوجمان کردو ئێستا لە بەغا ئەو 1,460,000 وەرەگرێت بۆ تۆ 980 بە من زۆر باوکی من ئەمە مؤسسات نییە ئەمە خێڵەشیە ئەمە خێڵەشیە کوڕی من گرانتربوونی نرخینان مەترسی لەسەر ژیانی خەڵک دروست ناکات ئەی چۆن دروستی ناکە بەرە وەڵڵا بەس لە بەعزە شوێنێکی دێن بە هەزار لە بەعزە شوێنێکی هەشتیێن بە هەزار ئێستا لە سلێمانیا بووە بە 6 وەڵا لای ئێمە هەر بە هەشتی بە هەزارە لایەوە ئارە وەڵا بەس لەما لێرا هەشتە شەشە ئارە وەڵا باشە وڵاتی خۆمان وڵاتێکی کوشتتوکاڵی زۆر باشە بە تایبەتی مەنتیقەی کوردستانی خۆمان یعنی عیبە نییە ئێستا ئێمە وڵاتێکین خۆمان بەرهەمێکی زۆری گەنممان هەیە ئێستا نرخی نان و قوتی نان وای لاتۆ گران بۆ لە بازاڕە بەرە وەڵا چۆن گوناهنیە بەرەوەڵا ئەو پەڕی تاوانە چی بکرێ باشە بەڕای وەڵای تەبێ حکومەت دەستەوەردانی تێ بکات ئێستا نانەواخانەکان دەڵێن ئێمە ئاردەکە بە گرانترەمان دەنێ جاران ئاردمان بە هەرزانەکڕی ئێستا ئارد باجی چۆتە سەر حکومەت باجی لەسەر داناوە بە گرانەمان دەنێت بۆیە هۆکارەکە لە دەستی ئێمانی چۆن لە دەستێوانی ینی بۆ نمونە کە باجیان لە حکومەت باجی لەسەر ئاردەکە داناوە ئەو کاتە گرانترە بێ لە بازاڕە نانەوەخانەکانش بە گران دەیکڕە فەقیر باجەکەیە هەر بە فەقیر باجەکەی بە تینان کاڵێن لە هەشتی بە 1000 بۆ بە 6 بە 1000 لای تۆ چیە گەێنێ بڵێ وڵای لای منەوە بڵم چی وڵای هیچ جوابێ ئایا ئەمە پێت گونجاوە یعنی ئەو نرخەی نان کە قوتی هاوڵاتیە ئەگە گونجاویش نەبێت دەسەڵات نییە ئێمە زانی وڵاتی خۆمان وڵاتێکی کوشتتوکاڵیە گەنمێکی زۆر لە وڵاتی خۆمانە بەکە ینی بەرهەمە هێنرێت بۆچی ئێستا دەست براوە بۆ قوتی هاوڵات جۆنی ئێستا نییە لەبەری ئەم ساڵوشکە ساڵی بۆ گەنم کەم بووە هۆکارەکەی گەڕێتەوە بۆەوە گونجاوە لەگەڵ باری دارایی خەڵکاکە ئێستا ئەوە نرخی نان گران ئازام هەیە باری دارایی مامناوەندە هەیە نییە هەیە زعیفترە هەیە بەرزترەوەیان نازانم حکومەت ئەبێ ئەرچی سەرشانی خەڵک سووکە نەگاوە قورسیگە هەر بە فەقیر باجەکەی بە ئەوەی برینی تیۆ نەبێ نازانێ ئازاری برین چییە ئەوەی برسی نەبێ نازانێ برسی کە ئێمە قوبڵمان کرد هەموو شتێکمان بەرامبەرە حکومەت یعنی مؤسسات حکومەت یعنی خێڵەشی نا جەماعەتێ مافیا هاتوونە ناوێت لە خوێنەوە حکومەت
ئێستا ماندوو نەبی سەرچاوم بەخێر لێ برای گەورەی بەڕێز لایەوە ئێستا نانی چەندی بازار هەشتی بازار هەشتی بازار بەڵێ ینی توانیم تا نرخەکە وەکو خۆی بێڵێ ئەڵ عێراقی بە ساحب دوکانەکەمان تکاکە جارێ بەهار وا بێ هەشتین بە هەزار جارێ هەر لەو کێشەی خۆیەتی جارێ بە شێوازێکی کاتی هەر هەشتی بازار ئاڕەوەڵا بە شێوازی کاتی جارێ ئێمە هەر هەشتی بازارە باشە بۆ کاری گرانبوونی نرخی نان ئێستا لە زۆربەی نانەوەکان شەشی بۆ بازار وەکو نانەوەخانەکان لە دەست ئەوانان نییە لەنەوەڵا هەر گرانە کاکە بە 40,000 دەری نانێ ڕەوەڵا بەس هۆکارەوەی کە هەرگرانە باشە بۆچی ئاردەکە گران بووە ینی کێ هۆکار بووی ئارد گران گومرکی زۆرە خەنە سەر ئەو بۆیە گران بووە ینی باجی لەسەردا ئارەوەڵا جاران لە تەنیا هەردا بۆ نمونە ئەگەر لە تەنیا هەردا جاران ئەگەر $30 بە گومرکی بووایە $20 ئێستا زیاترە بۆ یارفرۆشەکانش گران گومرگەکە ڕاستەوخۆ ئێستا بێ هاوڵاتی باجەکەی هەروڵای هەر هاوڵاتیە بۆ هەموو شتێ وایە بۆ تەماتە بۆ هەموو شتەکان هەروانە ئەی کەواتە بۆ نمونە حکوومەت ئێستا جارجار شانازی بۆ وەکاڵێ ئێمە ئەتوانیمانە داهات زیاد بکەین ئەم داهاتە ڕاستەوخۆ دیسان لە باخەڵی هاوڵاتی لە گیرفانی وڵاتیەوە لەسەر حسابی من و تۆ فەقیر وەژار زیاد کردەوە معاشی فولەیە بە خەڵک چی بکرێ باشە بەڕای تۆ خاوەن بە بڵێ لە ناوەخانەکان نیمە وەکو شاگردێک کابراڵێ لەو نەبی بڕە و بارەشتی بازار بێ نرخی ئاردەکەت بێتەوە جاران ئێمەش سافتێکەین کێشەکەش گەورەکەین وەرەشتین بازار ئەگەر بۆ نمونە ئارد بێەوە 27,000 28,000 ئێمە ژۆک جارانە ئاحتیاتی کرێکارێک تۆ دوو نانەوێتی لێسەنم 500 لێسەنم یەکنان 250 لێسەنم کرێکار باز لەوە کرێڵێن ئەگەر لە وڵاتێک دەست برا بۆ قوتی خەڵک دەست برا بۆ نان ئەو وڵاتە ینی لە ژێر مەترسیایە چونکە ئیتر دەست براوە بۆ شتێک کە پێداویستی گەورە و بچووکە وڵات ئەزانی چۆنەیسا هەموو شتێک گران بووە تەماتە گران بووە هەچی شتە گران بێ خەڵک پێوەی دیار نییە زۆر بەس کەنان گرانە بێ یەکسەر هاواری لێ بەرزە بێتەوە هەمووی پێویستێت ئاخر هەموو ڕۆژێت سێژە مەخورێ ئەوەی بەتاشید خۆسا لەبەرەوەی هاوڵاتی بژێوی ژیانی ناڕوە هەب مەسەلە هەرنان نییە ئەو موچێ ئەو بوجێ هەموویەتی کایەکان لەسەر خەڵک گران بووە بەڵێ بەتاشی دەرەوەڵا بەڵام نان شتێکە پێویستی گەورە و بچووکە پێویستی ڕۆژانەیە هەموو کەسێ سێژەمە پێویستی پێیەتی ینی بۆ نمونە من و تۆ ئەگەر جلوبەرگەکەمان زۆر جوانیش نەبێ کێشەمان نییە زۆر جلوبەرگێکی کە لە بەرەکەی هەرزانتر بەس نان و قوت پێویستمانە ینی ناتوانین کە ئەو ژیان بەردەوام نابێت ئەمە مەترسی نییە ئێستا لەسەر ژیانی خەڵک بەڵێ بەتاشید مەترسی هەیە بەڵام چارەسەریشی نییە چارەسەری نییە لەگەڵ بەشێک لە نانەوەخانەکان قسەم کرد دەڵێن ئاردەکە گران بووە بۆی وای لێ هاتووە ینی باژیان لەسەر ئارداناوە جاران ئاردمان بەسی هێزاگەکەشتە دەست ئێستا یا بەچل یا بە 45 ئەم دانان لەسەر و ئارد و بابڵێ وشتانی کە قوتی خەڵکن ینی ڕاستەخۆ نابێ هاوڵاتی باجەکەی نادا ئێستا و کۆبی بەڵێ بەتاشید باجەکەیە بەڵام ئەم باشدانانە زیاتر چینی بڵێن چینی فەقیر باجەکەیە ژارەکەی گرێت بەڵێ بەتاشید چکم تاسی لەسەر سەرەوە ناگا دیارە ئەوەی کە لەم بازارەیە بەسەرن کرێکارە حەماڵە بەقاڵە ئەو کەسانی کە لەناو بازارەکان ئیشەکەن زیاتر لەسەر ئەوە بڵێن تۆکو هاوڵاتیەک ینی ئێمە وڵاتی خۆمان خاوەنی کۆمەڵی سەرکردە و کۆمەڵی وەزیر و کۆم با بڵێن حکوومەتی تۆ بڵێ ئەو کەسەی کە باش لەسەر بۆ منە ئاردەکە داناوە بیری لەوە نەکرد بێتەوە کە ئەمە لەسەر هاوڵاتیەکەوێت لەسەر فەقیر وەژارەکە وەڵاهی بۆ ئەویان تەسەور ناکەم لەبەرەوەی بیرکردنەوە بۆ چێ بۆ هاوڵاتی حیشتا سەور ناکەم بیریان لەوە کرد لەبەرەوەی ئەگە بیریان لای بەرژەوەندی میلەت وایە میلەت دەمێکی هاواری ئەوشتانەکە ئاڵێت ئەمە گران بوو غاز گران بوو ئارد گران بوو هەروە بێتەوە بوجە نییە معاش نییە خەڵک دەمێکی هاواریەوە بەڵام چارەسەری نییە باشە بەڕای تۆ وەڵا بەڕێی من چاکساسی گەورە ئەبێ لە ڕیشەیەوە بکرێت چاکساسی گەورە لەسەر بەنان ناکرێ هەژار و نانی قوتی خەڵک نا بەوە ناکرێنەوە قورس نییە لەسەر هاوڵاتی خۆمان ئێستا نان ئاوەگران بوو زۆر قورسە باشە وڵاتی خۆمان وڵاتێکی کوشت و کاڵیە گەرمێکی زۆر لە ئەنج و تیارەکانەوە کرێت ئێستا عیب نییە دەست براوە بۆ خۆتی خەڵکی هەر ئەوە نییە غازە بێمەعاشیە بانزین گرانە کارەبانیە ئاو نییە لەسەر و کارەبا ئاوەگەشەکە نییە یا هەموو مانگیژە پارێ ئەو کارەباگەشە لێسەر سەر ڕایەوەی کە شتەکان زۆر قورس دەستەکەوێت باجەگەش سێقات و چۆرقات لێسەر پرسیارێکم لە هاوڕێکەت کرد بەڕێی تۆ بڵێ ئەو سەرکردانی کە باجیان لەسەر ئارداناوە و کە قوتی خەڵکە بیریان لەوە نەکردبێتەوە کە ئەبێ فەقیر و هەژار و کرێکار
ئەم شتەی لەسەر گران ئەگە بیران لەو کردهاتەوەیان لە میلەتە ناک بەزە میلەتە شایانێتی ینی گوێی پێ نادەن نەوەڵا ئەزانن بەڵی بەسکی حەزەکە بەیانی نییە چواریشیگە بە هەزە کەس قسە ناکە خۆ ئەو باجەکەی نایە بۆ وای لێ هات ینی میلەت ئێمە کەی وا بوو کە بەرامبەر ئەو هەمووە زەخت و زۆر و زوڵمەی کە لە یەکەی ئاوا بێتەن یەک شتە پێ بڵێم میلە شانی هەڵیەگرێ چی میلە شانی هەڵیەگرێ چوار نامکە بە هەزار قسە ناکە نەک شەش تەحمولی یەکەی ئێستا لیتری بنزینەوە بە هەزار بابانی بکە بە 2000 بۆ گلەی یەکەین ئەگەر تەحمولیش یەکەین کێشەوە حەزەکەی هەمووی ئاوا بسۆڕێرەوە هەر قسەغیرنەکە هیچی تر چی لە قسە بکەم چی بکەین ئێستا حەل چییە چی بکەین باخوا سەری خۆم هەڵگین زۆر لە باشتر بە تەمای بیچابێ ئەمە تەجیلکە هەمیشە ئومێدی هەبێ بەڵام ئەمە 2021 نییە ئەمە بۆ ئەرشیڤ هەڵگرن 2050 گە چاون هەردوو ڕۆمەتاش 2050 من لەوەتی فام کردووە تەمەنم 31 ساڵە لەوەتی کار شت بە گوێما هاتووە هەر لەم حکومەتەوە ئەوە ئێستا مناڵەکەم خوانێ کوڕەکەم بەقە خۆ میلی هاتووە ئێستا سەری ئەوە بۆ هێشتا هەر ئەو بەزمێ هەر بەزمی کارەبا بێ مەعاشی بێ ئیشی بێ شت گران بوون خاوەنی نانەوەخانەکان دەڵێن گرانتربوونی نان پەیوەندی بە ئێمەوە نییە لەبەرەوەی ئێمە ئێستا هەموو پێداویستیانی کە ڕۆژانە پێویستمانە بۆ نانکردن لەسەرمان گران بۆ بە تایبەتتر کە ئاردەکەی ئێستا نرخی هەر فەردە ئاردێک لە 40 بۆ 45,000کە جاران بە 30,000 بوو ئەمە وای کردووە کە ئەو باجە ئەخرێتە سەر ئارد و هاوردەیەکرێ بۆ بازار وای کردووە نرخی نان لە بازارە گران بکرێت بۆیە گرانتربوونی نرخی نان ترسی لای هاوڵاتیان دروست کردووە کە قوتی ڕۆژانەی هاوڵاتیە کە فەقیر و هەژار و گەورە و بچووکی خۆمان ڕۆژانە پێویستێتی دەترسن لەوەی کە زیاتر دەست بۆ شتەکانی تری ڕۆژانە ببرێت کە هەرچەنە بەشێکی زۆری ئێستا گران بووە بۆیە داواکەن ئەو کەسانی کە بڕیار بەدەستن ئەو کەسانی کە باش لەسەر کەلوپەلی هاوردە دانێن بیر لەوە بکەنەوە پێش ئەوەی کە باش بخەنە سەر هەرمەوادێک بزانن ئایا کاریگەرەکەی لەسەر خەڵک چۆنە بێت وەکۆ بینی ئێستا ئەو کەسەی کە باجی لەسەر ئاردەکە داناوە ڕاستەوخۆ خەڵکە هەژارەکە بێ باجەکەی بدا ئەو خەڵکە فەقیر و هەژاری کە پێویستی بەنانی وشکە بۆ خواردنی ڕۆژانی خۆی بەهەمی ئەم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر و تەوەرێکی تر بەخوای گەورتانە سپێرم خواتان لەگەڵ